سلااوتان لەبێت ئازیزانم ئەم ئێوارەیەش لە بەرنامەیەکی تری خەرمانەوە لەگەڵتان دەبین نوێژ و ڕۆژ و تاعات و عیبادەتی ئەم ڕۆژمان ئینشاءالله قبول بوو بێت ئەم ئێوارەیەش بە چیرۆکی خێزانێکی تر لەگەڵتان دەبین کە باس لە گرفت و مەعاناتەکانی ژیانی خۆیانمان بۆ دەکەن ئێمە دەمانەوێت لە ڕێگەی گێڕانەوەی ئەم چیرۆکانەوە لە نزیکەوە بزانین ئاشنابین بەو خێزانانەی کە بەڕاستی باری ئابووریان خراپە و هەژاری بە جۆرێک یعنی چۆکی پێداداون کە چاوەڕێی ئەوەن لەلایەن خێرخوازانەوە ئاوڕێکی جدیان لێ بدرێتەوە بۆیە ئێمە دەمانەوێت لە زاری خۆیانەوە چیرۆکی ژیانی خۆیانمان بۆ بگێڕنەوە تاکو بتوانین هەمووان پێکەوە هاوکار بین لە هاوکاریکردنی ئەو ماڵانەی کە بەڕاستی پێویستیان بە یارمەتی هەیە بۆ ئەمڕۆژ خێزانێک لەگەڵ ئێمە ئامادەیی هەیە خاتون یان زۆر بەخێربەی لە چەمچەماڵەوە هاتووی یاخوا بەخێربەی لەکوێ دانیشن لە شۆڕش دانیشن بەڵێ خێزانداریت و منداڵت هەیە باسێکی ژیانی خۆتم بۆ بکە هاوسەرم نەماوە چەند ساڵم ئەمە خۆی کرد کۆشی دوایی کردووە نەخۆش بوو بە شەر پەنجا باشی دوایی کردووە بەڵێ پێشەوەی ئەم بخوا بکات ئیش و کاری چی بوو ئیش و کاری پێشەوە پاوکار لە دیێبیمان بەڵێ ئیتر ئەو پێشەوە ئەمە پاوکار 6 ساڵ پێشەوە هاتینەوە توێژەوە نەخۆشێتتر هاتینەوە مەجموعەکە لە کریایما چەند ساڵێ بەڵێ لە کریایما لە مەجموعەکەیتر باو مناڵەکان ئەمە خۆیکەتر باوە خێرخواست خانەیەکی بۆمان کردەوە شکل لەخوا بزە خێرخواست هاوکاریکردن تر خانێ کۆنەیەکە چەند ساڵەوە هاتیینە بەڵێ چەند مناڵە هەیە 5 مناڵە هەیە گەورن مناڵەکانە تێدە دوانیان شو کردووە کچێکم شو لە کوڕێکشم ژنیاوردە بەڵێ سیانیشیان لەسەر ماڵ لەسەر ماڵ بەخۆ بۆ چوار کەسن چەند مناڵت نەخۆشی دوو مناڵت دوانم تەلاسی کچن کوڕن دوو کوڕت نەخۆشی تالاسیمای هەیە بەڵێ تالاسیمە بەڵێ لەناو خێزانەکەتانە تیاتانە هەیە بیان بۆچی ئەم دوو منداڵە یانی لە تا کوڕەکەی من نۆبەرەکەمە تەمەنی 27 ساڵە هەتا ئەو قەت نەمابیست بوو دوایی پزیشک نەیوت هۆکارەکەی چێ و خۆتان هەڵگری ئەو نەخۆشیمان هەڵگرن بەڵێ خۆمان هەڵگری بەڵێ خۆمان هەڵگری ئێستا سیارەکەی ترشم کە ساغن هەڵگرن ئارە هەڵگرن باشە مەعاناتەکانی ئەم نەخۆشیە چییە؟ تۆ دایکێکیت دوو کەس لە خێزانەکە دوو مناڵت ئەم نەخۆشییان هەیە ئێستا تۆ ئەزانیت ئەگەر ماڵێک بۆ نمونە نەخۆشی تالاسیمای هەبێ گرفت و کێشەکانی چییە؟ وەنیە گرفتەکانیان چییە؟ وەڵای گرفت و کێشەکانی وەکو چییە خبرێ بەڕەن هەم بۆ خۆیان هەم بۆ خۆیان هەم بۆ بارگرانیان لەسەر تۆ بارگرانی وڵای بەس خەفەتیان لێ خۆین و هەمویان هەر مناڵەکانی ئەوەی کە نەخۆش من هەر لە دوورمانە منال لە دایک بێتە سێما ئەزانم ئەو نەخۆشیێتانی بەچی ئازانی بەوە ئازانم کە مناڵەکان خوو ڕێیان زەردا ژێرپایان سپیە زمانیان سپیە هەمووی سپیە گشتی بەوەی ئازانی کە بەڵێ چومەتە ماڕ ناسیار خۆما مناڵی تەلاسیمە دڵم ناتێ پێی بڵێم یەکسەر هەستی نەمێرا پێی بڵێم هەموو ساکت بۆ ئەی ئەرێ خۆی مناڵی نەخۆشە حەزەکەم مناڵەکانمان نێدات نەبێرای پێی بڵێم هەر سەیری مناڵەکە پێ ئەزانی مناڵەکە چۆمان نەزانی مناڵەکە تەلاسیمەیەتی بەس حەزم نەکرد پێی بڵێم کە خۆی پاش پێشەرمای خۆی بۆی دەرکەوت تۆ لە چ دەمەنێکەوەی تر بۆ دەرکەوتۆ کە مناڵەکانە ئەو نەخۆشییان هەیە من بەڵێ یەکێکیان هەر لە مناڵێ و هەر زەرد بوو گەورەکەم ئەو نەخۆشمانە قەت نەبیست بوو ئەوە هەر لە مناڵێ و هەر ڕێنگی زەرد وسە 26 ساڵە هەر ڕێنگی زەردی هەر ڕێنگی زەرد ئەمان خەڵکی دیدە مناڵە بووایە ئەمان وەڵا نازانم مناڵە بەشک و چاک کە چی سپڕی ڕۆژێکیان نانمەکە کچی خزمان لە لای بیلۆژرە وتی وەرە کاکە بوراتەوە وەڵا کاتێ ئەچمە دیاری سیرەکەم بەکرد بە باشم سیرەکەم سپڕی ئەمەی لاتوی ناوزگە خۆمان نەمانەزانی دەستم دالی سپڕی لە نازگە سیرەکەم گەورە بێ وەڵا ئیتر هاوڕمان بۆ خەستخانە بۆ چەمچەم تەمەنی چەند بۆ کاتە تەمەنی دەمانگ بەڵێ وڵا دختەرەکە فاسی بۆگوتی منە خۆشی تەلاسیمەیەتی ئەبێ بۆن بۆ سلێمانی و لەوێ دختەر بیبێن خوێنماتێک لە چەمچەماڕ و بلمانەوە بۆ لادێ ڕۆیمانەوە تەقریبا 2 مای پێچی هەمووی کپەکی کەوتەوە
اینجا برمان بۆ سلێمانی و هاتین لێرە لە خەستخانە داخلمان کرد ئێستا مانگی جارە خوێنماتیاگە لە دەمانیەوە ئیتر تۆ بەردەوام لە دەمایی و تێیەکەم خوێنی تەیەکەی ئێستا 26 ساڵە دەمە ساڵە لە دەمایی و من خوێنی ئەوی تریان ئەوی تریانش لە سێمانی و خوێنی تێکم لە سێمانی و هەستە پێکرد ئیتر ئەوە هەستم پێکرد هەر یەکسەر گەیەدە و چلشەوە هەستم پێکرد لە جیاتی ئەوە برێ ئەمن ئەرگەشاکات ئەو گەشەی ناکە کەمیە کرد هاوردم ئەوجا دکتۆر جەمال هەبوو لە لێرە ئەمرخوای کردووە لە قەبر هاوردم سێ شەو خەوانم لێرە وڵا نەخۆش ئەو نەخۆشیێتانە نەخۆشیتانێتیایتر کاتێتر بۆمان دەرکوت بۆ گەتشم نەخۆش ئێستا تەمەنی چەنە ئەو 2005 22 ساڵە 21 ساڵە بەڵێ 2005 بە بەردەوامی ئەبێ خوێنیان تێ بکرێت بە بەردەوامی ئەمەی مەوای سەرم 2005 چواردە ڕۆژجارێ 15 ڕۆژجارێ جاروای دوو بڵیتیەکەین سەرێداتە ئێش بە دختەرەکانم تی مەکەن ئەرێ بڕۆ هەفتێتر بێری ئێمەش ئیمکانەتمانی هەمووژە بۆ ڕێبێن و بڕێن ئەبێ بچن بۆ کوێ تێن بۆیرە بۆ سلێمانی ئای لێرە لێرە خوێنێتیەکەی چەند ساڵ بە بەردەوامی ببێن لە سلێمانی هە لە سلێمانی خوێنێتیەکەی بۆ لە چەمچەماڵ نییە لە چەمچەماڵ نییە لە وەڵان نییە دوو هەفتە جارێک دوو هەفتە جارێ چواردە ڕۆژجارێ 15 ڕۆژجارێ ئیتر عوتڵێ شتێ بکەێتە بینی ئەچێتە 15 و 16 بەس خۆی چواردە ڕۆژجارێ بدەکەیانە 15 ڕۆژجارێ بدەکەیان هەردووکیان بەیەکەوە هێنی هەرگیان بێک و دختەران خستیانیانەتە یەک بۆ یەک لێک مائیدات ئیتر بچکۆلەکە زیاتری تێەکەم گەورەکە چواردە ڕۆژجارێک بخڵێ بچکۆلەکە جارێ دوو بخلیتەوێت بە چواردە ڕۆژجارە دوو بتڵێوێ بە چواردە ڕۆژجارە دوو بخلیتەوێت جاروای تێشی ناکەم ئێستا برێم ئەرێم تێی مەکەن سەری پێژانەکات ئەچینە ماڵ پێی بێت تاقەتە بێت ئەرێم باشە ئەێ بڕ هەفتێتر بێرەوە مادام کە بێت ئەبێ هەفتێتر بێت ئێمەش ئیمکانمانی هەمووجارە تێشیەکەین بخوا باشە ئەگەر بێت و خوێنی تێنەکەی یان درەن تێکەن خوێنیان چیان لێت حاڵەتەکانیان تێ نەکەیت ڕەنگی ئازدەر دەبێت سەرچیانە پەنمێت لەمچان ئاوای لێتێکە لە کات خۆ خوێنیان تێ نەکەیت بێتاقەت ئای چۆن بێتاقەتەوە خواردنیان بۆ ناخورێت خواردێ بۆ ئەزم ناکرێ هارەوەڵا بێجگە لەو نەخۆشی کە هەیەە و لەبە بەردەوام خوێنیان تێ بکرێ هیچ خۆیان نەخۆشیێکی تر حاڵەتێکی تریان هەیە وڵی هەرگیان سپریان دەرکراوە بڕێ وەکو سپریان دەرکراوێت سپریان دەرکراوە هەی کەسیان سپلایان نیساکە بچووکەکەت پێش ینی لەگەڵ ئەوەش کە ئەو نەخۆشی تالاسیمای هەیە نەخۆشی تریشی هەیە بەێ بەێ کێشی هەر عقلی تەواونی و بە کورتی خۆمان شێتە باری دەرونی باش لە باری دەرونی باش نیەنەوەڵا بردووتە دکتۆر ئەی چۆن بڕبەتە لای دکتۆر چەند کڕ تاومەتە ئێرە لای دکتۆر باشە دکتۆر زانە دکتۆر خوا وا دروستی کردو بەخوا هەچی پێ بکەیت چاک نابێت دنیای پێ بەس عیلاج دەرووناسی دەیدێ دکتۆر دەرووناسین ڕێوار غەریب حەمل دەخۆش ئەوی بەڵێ نەخۆش ئەوێن هەموو جارە لای ئەو عیلاجی بۆ بەردەوام بێ عیلاجی دەرونیش بجگە لە نەخۆشەکەی خۆی عیلاجی دەرونیش وەرگرێ هەموو ڕۆژێ هەموو شەوێ هەموو حاڵەتەکانی چی لێت چی لێ جوێنەدا قساکە ئەچێ دەگیاندراوسی وشت ناحەوێتەوە خەوی نییە ئیتر بە هەموو جۆری ئەچێتە ماخزم و کەس بێزاریانەکات نقصانی هەموو ڕێ بێ ماڵ بێزار دەکات تۆ بۆ عیلاجانە ئارامیەکەنەوە و هێوریەکەینەوە تۆزی ئاباش ئیجا لەگەڵ ئەوەیشە پەرکەمی لەگەڵای وەخت وە هەیە شەو ڕۆژێ حەسام کردە 6 کەڕ 5 کەڕ پەرکەم لێداوە لە شەو ڕۆژێکە پەرکەم لێدات ئەبووریێتەوە سپێنەی ڕەشیانە لە چاوە نامێنە ئەم دەستی دەسوقاتی ئاهای لێتی هەتا خۆی بەدەینەدا دەستقاچی نایێتەوە ڕقە بێت لەگەڵەوەشا پەرکەمێت عیلاج پەرکەمشی بۆکڕم عیلاج پەرکەمەکەیشی بۆکڕم عیلاج ئەو دکتۆرەی ڕێبوار غەریب هەمەشی هەر بووەکڕم بەڵێ بەردەوام بە عیلاج تەمڕە بە عیلاج بەکار باشە معیشەتی ژیانتان لەسەر چییە؟ معیشەتی ژیانمان ئەم چوار کەسەین کەرەم خوانە بێ هیچمان نیە هەر مەعاشەکەی هەردگیانمان هەیە 150,000 مامان معاشیانی کە نەخۆشی تالاسیمە 150,000 ماڵانە لە کاتی خۆیان ڕەنگە وەری نەگری نایەت خۆیان نایەت جاگەش بنارەکانشم هیچ کەسێکت نییە لە ماڵەکە ئیش بکە؟ ناشکەرم نییە کچەکەم یەک کچێکمێ لە برێ دوو نەخۆشەکە نەوەڵە دوو نەخۆشەکە هەر ناتوانن ئەوە ناتوانیشکەن بخوا گەورەکەم ئەخەوێت هەتا سعادێک و دو سعادێک و دوو هەرە سێ دەرشێ لە دوێخانە ئەکەوێت و ئەڕاتە دەشتەوە ڕەخواانێک وتێتەوە ئەوە ئیشوکارێتی یەک خۆشت توانای ئیشوکارت نییە؟ خۆم توانای ئیشوکارم ئەتوانم بەس من بەنێ ڕاستیەوە ناتوانم بە بۆنەی قڕەکەتەوە بڵێ
ئەبێ بەردەوام لە لایبی ئەبێ بەردەوام لای بەرەوەڵات ئەچێتە دەشتەوە عزیێت هاوسێەوە و ڕێ ئەدات ئیتر ئەبووری ئەپەرکە بک بکەوتە سەردەم ئەخنکێت ئەبێ بەردەوام چاوی لەسەری بێ ئەبێ بە بەردەوام چاوم لەسەری بێ کێ هاوکاریتانەکە وڵایتر لە کۆمەرەوە هاوکاریمانەکەن لای سەروەڕە کۆچێ شتێ خێرخواز و شت هاوکاریتانەکە خێرخواز و شقلەقلە هاوکاریمانەکەن ئەگەر لای سەروەرخانوان و ڕەمەزانان بەڵێ بەڵێ ئیتر ئاوە 100,000 و وەرەقی و ئەو شتانە هاوکاریمانەکەن خێزانەکەت چواردەورت کە سوکارت هاوکارتانەکەن وڵی ئەوە دەست دەکات و سەرفترۆشت بێ براکانم ئابۆمانە تێرە بەڵێ کچێکت شوی کرد و کوڕێکت ژنی هێنا بەێ ئەی ئەوان باشن بخوان لە ماڵ خۆیان خوا ڕەحمیانی بکەن هاوکاری تۆ ناکەن وڵای تر کوڕەکەم پێشمەرگەیە خۆشی ماڵ مناڵی خۆشی دوو بناری و نەفرن هەر بەش خۆیانەکەن ڕاستە ناگی 600 دەستداری هەر بەش خۆیەکەن وتت مانی 150,000 هەیە ئەو دوو منداڵت کە نەخۆشن باشە یەکێک لە منداڵەکانت باست کرد کە نەخۆشی دەرونی هەیە ینی سەرعی لەگەڵا بەردەوام ئەمانە پێویستی بە عیلاج و دەرمانەوە عیلاجی ئەم نەخۆشیانەش بەڕاستی گرانن ینی ئەو 150,000 بەشێکە ئەگەر هەر حسابکەی بۆ عیلاج و دەرمانەکانیشی بچکۆلەکە مایی ئێمە جاران فحزۆشتمان گەلێ زۆرەکە لە خەسەخانەکە کەس ئێستا ئەو نەفحزۆشت ناکەین لێوێ لە خەسەخان بە خۆیان بۆمانەکەن بەڵێ بەس جاران حەسم کردێ یەک قوتی ئەوە نەحەفم کڕێەوە بۆ گەورەکە بە 300,000 سی دەنگی تیا بۆ یەکمان سی دەنگی تیا ئاخر بە ڤایرۆس دای لێجگەری ئێستا باشترە بەڵێ ئیتر عیلاجیان لێگردێتەوە ئیتر بچکۆلەکەیشم ئەوە مایی بای 80,000 عیلاجی بۆ کرد بە بەردەوامی بێم عیلاجانەش هەبێت بەردەوا بێ هەبی ئارە وڵا بێ هەبێ جگە یەک شەوخوا پەرکەبەکە لێدا کوڕێکی خوا هەر لێدا بەس باشترێکە تۆزیێت جارە سوک بەرێدات جگەلەوەی کە تۆ 14 ڕۆژ جارێک ئەبێ ئەم دوو مناڵت بێنیت بۆ سلێمانی هاتوچۆ و سیارە و گرێ هاتوچۆ هەموو شتێ بە 14 ڕۆژ جارێ بیان تێر کە ئەیان بینی ئاوا ئەو منداڵانت تۆ دایکی ینی چۆن بوویتە ئومێد بۆیان یعنی ئەوان خۆیان بێتاقەت نەخۆشن بەڵام تۆ چۆن هاوکاریانیت من ئەرێمیار داوام لەخوا هەیە خۆم نینەکەم بە یەکۆ بمری 21 ساڵەکە نەکەوێت دەژێ دەستگە لەبەر کەس بناتوانێ بەخێوکە بەس خەمی ئەو من بەس خەمی ئەو کوور ئەوەکەیش ئەنی کەس بە کوڕش بێ هەر گوناحە وانە ڕاستە کوڕش ئەوەکەش کەس تێدانێت ئەسڵی کچەکە لەوانەیە بە کەڵکی خۆی بێ بەس کوڕەکە ناتوانێت خۆش بێزانەکەشم ئەگەر خۆم نەبم یەک کەس ناتوانێت بدێتە خۆیەوە تێکەی کەس ناتوانێت بدێتە خۆی نێوانی باشە لەگەڵ خۆدا لەگەڵ خۆمە باشە لێمەدا جارجار بەس شەڕی شەکەن بێکەوە چەپە گشتمان لێدا قاری بێتەوە بەڵێ لەگەڵ بەشە بەس تۆ زانی چۆن ئارامی کەیتەوە لی تێگەشتوی بەس ئەگەر لەگەڵ منارەکان شتێ بەلەونێ بەدەری نەوێ ئیتر شتە شکێنێت چەپۆکمان لێدا ئیتر دەستی قورسە ئارەوەڵە بڵێ داواکاری چییە؟ وڵا چی یعنی پێویستە لە ئێستایا بۆ تۆ بۆ خێزانەکەت بۆ ئەو منداڵە نەخۆشانت کە خێرخواز و خەڵک هاوکاری تام بکە وڵایتە نازانم برێم چی لە بژێوی ژیانتان مەسەلەن لە خواردن لە پارە هەموو شتێک لەم کاتیا بۆ تۆ زەرورە ئارەوەڵا زەورەکە خێوێ بۆ ماکەن بڵێ هیچ نەبێ بتوانیت عیلاجی مناڵەکانتی پێ ئارەوەڵا عیلاجەکەی لە چەمچەماڵ بۆ یەکڕم گشتی ئادی و دختەرەکانی ئەلەمە بکڕەوە ئەڕۆم سێرەکەم لەو شەریکە لە چەمچەماڵ دەست ناکەوێت هەموو ئاەکان چەمچماڵەگەرم دەستم ناکەوێت ئەلێرە لە لای خۆی کڕی شوشەی شروع بێ بە 20,000 کرد مای دوو شوشاکردم بە 40,000 شروبەکەی نیمەڕوانێتی هەردووکیانە بێبی خۆنیان مەسپڕەکەت نانە هەر بچکۆلەکە بەڵێ بەڵێ لەڕێی بەرنامەکەی خۆمانەوە زۆر بەڕێز کاک مەریوانی حاجی جەمال کە سەرمایەدارێکی دیاری ئەم شارەیە بڕی 1 ملیۆن دیناری بۆ ئێوە کردوتە دیاری بۆ ئەم مانگی ڕەمەزانە فەرمووی ڕازی بێت بتوانێت هاوکار بێت لەوەی کە کەمێک لە عیلاج و دەرمانی منداڵە نەخۆشەکانتی پێدابی بکەیت بەڵێ وە زۆر بەڕێز کاک ڕەنج ئەحمەد کە بەڕێزیان خاوەنی کارگەی کیانان سەبەتەی خۆراکی و مەوادی پاکەرە و هەموو ئەو شتانەی کە خانمێک لە ماڵا پێویستی پێێتی ئەوانیش بە هەمان شێوە بۆ ئەم مانگی ڕەمەزانە بۆ بەڕێستیانیان دابین کردووە بە هیوای ئەوەی کە سوودی لێوەربگرن بە قوربان دەستیان خۆش بێ ڕازی بێ خوا بخاتە بەر جەزای قیامەتیان
شتێکتان ماوە گەر بتانەوە لە بەرنامەکەی ئێمە بڵێن؟ قوربانم وڵاتر دەستان خۆش بێت سپاس ئەرکتان کێشە بە هیوای ئەوەی کەتوانی بێتمان سوودێک بە خۆت و بە و منداڵە نەخۆشانت بگەێنی. بەڵێ ئازیزان ئەمەی کە بینیتان بە هەمان شێوەچەر و سەروەرخانی شەکەم ئێمەیان بەسەر کرد و بێوەمان ناسان. بەڵێ بەڵێ ئەوان ئیش بۆ ئەو کەساناکەن کە تالاسیمایان هەیە و بەردەوام هاوکاریانەکەن بێگومان. بەڵێ ئازیزان ئەوەی کە بینیتان چیرۆکی ئەم خێزانە بوو کە منداڵەکانی بەو شێوەیەن و بەردەوام پێویستیان بە عیلاج و دەرمان و هاوکاریە و هیچ کەسێکیش نییە بژێوی ئەم خێزانە دابین بکە بە هیوای ئەوەی کە خێرخوازان هەرکەس لەلای خۆیەوە ئەگەر دەتەوێت بۆ ئەم مانگی ڕەمەزانە هاوکاری خێزانێک بکەی یا خێرێک بۆ خۆت بکەیت ئەوە چاوت لەم خێزانە بێت. سپاس کە تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە چیرۆکی خێزانێکی تر لەگەڵتان دەبین. شاد و بەختەوەر بن. شۆڕشی نوێ و یەکێتی نیشتیمانی کوردستان گەلێ سەرکردە و پێشمەرگەی جوامێر و لە خۆ بردووی تیا هەڵکەوتووە کە ناویان بە نەمری بۆ هەتایە لە دەفتەری سەروەریدا دەمێنێتەوە. لەبەر ئەوەی کەسێکی چالاک و بەتوانا و لێهاتوو بوو بە فترەیەکی کەم لە ناو هێزەکانی پێشمەرگا جێگەی خۆی کردەوە بوو بە ئەندامی مەکتەبی عەسکەری. بۆ مێژوو دەڵێم بیرۆکی ڕاپەڕین بیرۆکی ئەو بوو. گەنجێکی پەید یە سەرخۆ یە بزاف یە بەزا یە پیڤی بەدایم تاکیدی دەکردەوە لەسەرەوەی کە خەباردەوی بەردەوام بیتن ئەوە دیارە تەوان هەموو هەواڵەکانی ئەو شاهدەی بۆ دەدەن. کوردینیت کرد نەک و حزباتیت کرد کوردینیت کرد. دیوا خەلیل منارەی برایەتیمان بوو. ئێمە زەرەرێکی زۆرمان کرد بە نەمانی دیوا خەلیل. هەر کوردێکی دڵسۆز بتن لازمە ئەو دڵسۆزیە ئیثبات پێ بۆ ملەتەکەی و بۆ خاکەکەی. سلێمانی هەولێر دهۆک هەڵەبجا کەرکووک سلێمانی هەولێر دیالە ڕواندز ئامێدیە هەولێر کەرکووک ئاکرێ کەرکووک ڕانیا کەلان سلێمانی کفری باخدا سلێمانی چەند چەماڵ باغدا سلێمانی شنگال سلێمانی قامشلو سلێمانی حەشەکی تاران اسطنبول غزة فلسطين القاهرة سلێمانی نيويورك بینەرانی کورسات نیوز سڵاوتان لێبێت خالید ئەحمەدم لە شاری ڕانیەوە بەرنامەی خەرمانتان پێشکەش دەکەم. خەرمان بەرنمەیەکی تایبەتە بە مانگی ڕەمەزان و هەموو ئێوارەیەک سەعات 6 لەسەر شاشەی کورسات نیوز پەخش دەکرێت. ئەم ئێوارەیە لە شاری ڕانیین و بەرنمەکە تایبەتە بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانی شارەکە و چەندین بڕگە و بابەتی جیاواز لە خۆ دەگرێت. بینەرمان بن. ئێرە بازاڕی سەوزە و میوەی ڕانیەیە لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان قەرەباڵغی زۆر کەوتۆ لە ناو بازارەکە دەبێت لەگەڵ ئەو فرۆشیارە سەبارەت بە نرخی شتومەک و بازارەکە قسە بکەم. کاکەیژان سڵاو لێبێت. سڵاو لە جەنابیش قوربان بەخێر بێ. بازارەکە چۆنە لەگەڵ هات؟ وەڵا بازارەکە تقریباً باش ئەو ماوەیە کە مەعاش تۆزێ کرا یعنی گەرم و گوڕێشی خستە بازارەوە پەراستی. نرخی شتەکان چۆنە سەوزە و میوە بەگشتی نرخی هەرزان؟ وەڵا هەرزانن لە چاو ساڵان ینی شتێکی ئەو تۆی نەچۆتە سەر خۆی عادەتە ساڵانە کە ڕەمەزان دێت تەڵەبیا زیاتر دەبێت لەسەر شتی شت گران دەبێت بەعام بەزە و ساڵ باشە ینی گرانی بیۆن دیار نییە. ئێوە ڕاچاوێوەتان کردووە کە نرخەکان لەگەڵ باخەڵی خەڵکیش لەگەڵ گیرفانی خەڵک بێتەوە
تا چەند پێویستە دوکاندار لەم مانگەدا نرخەکانی وەک خۆی بێڵێتەوە نرخ بەرز بەڕاستی لەسەر هەموو تاکیشگە و کۆمەلگای پێویستە ڕەچاوی و خاڵات بەدێمە یعنی بەتەنیا حکومەت تاوانبار ناکەین هەر هاوڵاتێک بریتە لە هاوڵاتی حکومت بێک دێنێ یعنی ئێمە دەبێ هەمومان ڕەچاوی و خاڵانە بکەین کابرا هەیە کەم دەرهەمەتە هەیە نەخۆشی هەیە مەسەلەن زۆر حاڵەتی کە هەیە دەستی کورتە ینی لەوەی معاشکۆرێک نەبێ مەسەلەن ئەوانە بەڕاستی هەموو میلەت یعنی بەعام خەڵک دەبێت چاوی لە فەقیر وەژار بێ ئەگەر پێم بڵێن نرخەکان چۆنە بۆ نمونە خەیار تەماتە سەوزەکان خەیار ئێستا لێرە مەسەلەن کیلۆ و نیو بە هەزاریە تەماتە هەیە 2 بە هەزاریە یعنی هەرزانێکی باشە لە چاو ساڵانە هاوینان عادەتەن شتەکە خۆماڵی خۆشمانە تەماتە بە خەیار بە 1000 ڕوبعێکە یعنی ئێستا کە زستانە مەوسومی خۆماڵی خۆشمان نیە شتەکان هەرزانترە بێ بە هیوای نەروە ئەرزان بێ خۆی گەورە ڕزقتان زیاد کا و ئینشاڵڵا بەرەکەتی فات. لە مانگی ڕەمەزاندا شیرینیەکە کە لەو خواردانەی کە لەلایەن هاوڵاتیانەوە خواستی زۆری لەسرە و لەسەر سفرەی زۆربەی ماڵەکان بوونی هەیە ئەم دوکانە تایبەتە بە شیرینی ڕۆژانە خەڵکێکی زۆر ڕووی تێ دەکەن بۆ کڕینی شیرینیەکانیان دەبێت لەگەڵ وەستا خۆی قسە بکەم بزانم خەڵک تا چەند حەزی لە شیرینی و حەزی لە چی جۆرە شیرینیەکشە وەستا ماندوو نەبن بازاڕی شیرینی چۆنە بە شێوەیەکی گشتی خەڵک تا چەند حەزی لە شیرینیە وڵای ئەوەی خاستە خەڵک داوای کات بێشیلەیە بە شیلە بێ نایهوێت شیلە بێ نایە نەوەڵای هەمووی داوای کەم شیلە دەکات باش ئەوەی ئێوە کێ دروستی دەکات چۆن دروستی دەکەن بۆ خۆمان دروستی دەکەین دەمێکە زۆر دەمێک ساڵە خەڵک حەزی لە کام جۆرەیانە لە بەربانگە وڵا بامی ورد و هەنجیر نرخ شتەکانیان چۆنە لە بازار سەعالیان زۆر باشە بۆتە 4000 باشە لیژنەکان تا چەند چاودێریتان دەکەن ئێوە خۆتان تا چەند ڕەچاوی پاک و خاوێنی و تەندروستی دەکەن ئێمە پێمان خۆشە دایمەن بگەڕێن وڵات جاوانیش بەڕاستی ماندوون یعنی ئەوەندە ئێمە ئاگادار بین عادە لە بازارن ڕۆژانە فرۆشتان چۆنە بازار چۆن وای زەعیفە زۆر زەعیفە تا معاش نەیە هیچ معاش کاریگەری لەسەر شین هەر زۆر لەشتان ساغ بێ ماندوو نەبن زۆر سپاس دەستخۆش. خاتون سڵاو دەبێت سڵاو لە تۆش ڕەمەزان چۆنە بۆ تۆ چۆن کاتەکانت بەڕێ دەکەی وڵای ڕەمەزانێکی زۆر خۆشە کاتەکانم زیاتر لەبەرەوەی لە خوێندکاری زانکۆمە و لە زانکۆ دەخوێنم کاتەکانم زیاتر لێ بەڕێ دەکەم جگەل لە خوێندنەکەت ئیش و کاری ناو داخیلی و خواردن دروستکردن و ئەوانە چۆنە لە کاری داخیلی نیم بەڵام لە ماڵەوە خواردن دروست دەکەم بۆ ئێوارە بەدەر لە خوێندنەکەت لە ماڵەوە بە چی خۆت سەرقاڵ دەکەی یا کاتەکانت لە ڕەمەزان چۆن بەڕێ دەکەی بەگشتی ڕەمەزانەکە چۆنە بۆ تۆ زیاتر کاتەکانم بە قورئان خوێندنەوە لە شەواندا و هەروەها نوێژکردن تەڕاویح و ئەو شتانە زیکر و یادی خۆش سابینیم لەگەڵ هاوڕەکانت هاتوویە بازار چۆنە بە شێوەیەکی گشتی خانمان تا چەند حەز بە بازار دەکەن وڵا بازارەکە زۆر خۆشە ئافرەت زیاتر حەزی بە بازارکردنەوە لە پیاو بازارێکی قەرەباڵغ زۆر خۆشە لە چاو ئەوەی کەوا مانگی ڕەمەزان نیشە لەگەڵ ڕەمەزانێ چۆنی و جەوەکە چۆنە سپاس بەخوای پێشەکی بەخێر بەسەر چاو بە کەناڵی کورسات ڕەمەزانەکە زۆر باشە ڕەمەزانی زۆر خۆشە چونکە هەر کەشواوایەکی خۆشی هەیە و برسی تونایەتیمان نییە و کەشواوایەکی زۆر خۆشی هەیە باش
ڕەمەزانی ئێستا چه جیاوازیەکی هەیە لەگەڵ جاران جیاوازیەکی هەیە یان نیەتی؟ وڵا ڕەمەزانی ئێستا ئەو ساڵ خۆشتر لەی پاری پار خۆشتر بلەی پێرانە هاچکو ساڵ بە ساڵ فێنن بەرەو فێنکەتی ئەوان دەڕۆی لە ڕووی کەش و هەوا لە ڕووی کەشەوە ئەلحەمدولیلا خۆشە ئەی بینێ وەکو هاوڵاتیەک یعنی زیاتر لە پاش شێواندا لە بەربانگاندا ڕەمەزان لە بەرەوەی یەکێک لە با بڵێن شتەکانیەوەی کە خەڵک زۆر حەزی لە خواردنە چ جۆرە خواردنێک دەخۆی؟ وەڵی اینجا بەعام ئەگەم بەس لە کاتی ڕۆژشکانەیە خورمایە شیرنەمەنیە ها شێمەنی زۆ دەخوێ دوایش ئەوە بە على المەوجود چ خوایدا ئەو بکرد ئەو دەخۆی وانە باش جەنابەت دوکانداری لەو بازاڕی ینی ڕۆژەکە چۆن دەڕوا بێتاقەت دەبی یا چۆنە بە وڵی وەکو بێتاقەت ئەلحەمدولیلا بێتاقەت نابێت چ ڕۆژەکە کورتە کەشواش فێنکە وەکو پێم گوتی بەڵام ها بێ بازاری لەبەر بێ موچەی و ئەوانەیە بێ بازارێکی باشە چییە مەسەلە ینی هۆکارەکەەوە یەکە موچە بەس هۆکارەکەی موچەی ئینشاءڵڵا ئەگەر بۆ بەرە جێژنێ و ئەوانە موچە بێ ئەو بێ بازارش چاک دەبێت ئینشاءڵڵا. ئێرە ناو بازاڕی ڕانیەیە ئەم پیاوە بە تەمەنانە ساڵانێکی زۆرە لە ناوە بازارە سەرقاڵی فرۆشتنی تەزبیحن و جۆرەها تەزبیحیشان لەلا دەستەکەی بەس ئەمڕۆ کەشەکە تۆزێ ساردە و ڕەمەزانیشە هەمویان نەهاتوون عادەتەن لە دوانیۆڕان دێن دوانیۆڕان قەرەباڵغا تەزبیعەکانیان دەفرۆشن. مامە گیان چۆنی لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ وڵا لە خوای بەزیار بێشێکی بەخێر بێن سەر چاوان لە خوای بەزیار بێشت زۆر باشی لە خوای هەر وەک جاران لە بەیانیانەوە دێن یان ڕەمەزانی تقریبان سعات دەدەین جاران بڕین هەشتوانە داهاتینە سەردا 11 ئەوانە دەین. باش ئەو ئیشە بژێوی ژیانتان دابین دەکایەوە کە لێرە وڵا بژێوی ژیانمان هین دابین ناکە بەس لەخوای بەزار بڵێ بەشی میوەکەی پێدا دەکەین تەزبیح و شتەکان نرخیان چۆنە؟ وەڵی جا تەزبیح کاکە لە 300,000ەوە هەیە هەتا دێتەوە 500,000 ئارێەوە. باش ئێستا لەوەتەی ڕەمەزان هاتووە خواستی خەڵک لەسەر تەزبیح و شت زیاد بووە بۆی ذکر و دوعا و ئەو شتانەی پێ دەکەن تقریبان گەنج و مەنجەکان دەکڕن بەڵام هەرزان وڵا وسڵاوەتان هەر ناوی تەزبیح بێت. ئەو تەزبیعانە هەر بۆ خۆتان دروستیان دەکەن یا کەسێک بۆتان دروست دەکاوەوە دەیفرۆشن؟ وەڵا ئەمە دەکڕن بەڵێ. مامە ژیان چەند ساڵ دەبێ ئیشی دروستکردنی تەزبیح ئەوانە دەکەی؟ تقریباً لە ساڵی هەشتاوە. لە ساڵی هەشتاوە؟ بەڵێ. بۆ خۆت قەزوانەکان دێنی کێ بۆ دێنێ چۆن دروستیان دەکەیت؟ دەبێ بچین لە شاخی بیان نەخشێنی. دوو مانگان دوو نیوان بەدارەوە بێ ئەو جالیان وەکەین و بیان کەینە تەزبیح. بەوەوە خاڵەکەی دروست دەبێت دەبێت نینۆک بینەخشێنی. بەڵێ. تەزبیعەکان نرخیان چۆنە لە مانگی ڕەمەزانێ خەڵک هەیە خواستی لەسەر تەزبیح؟ وای ساڵان مانگی ڕەمەزانە زۆر باز و بەرزە ساڵنا. ئەو ساڵنا. ئەو ساڵ بۆ بێموسەوشتەی بەڕاستی بازاری مەش تەپیوە. بازارتان تەپیوە. هەرە بەخۆی. باشە با پرسیارێکی کە لێ بکەم بۆ خۆت لەگەڵ ڕەمەزانە چۆنی ڕەمەزانی ئێستا چ جیاوازیەکیە لەگەڵ ڕەمەزانی قەدیم؟ بە ڕەمەزانی ئێستا و قەدیم جیاوازی بە قەت هەموو دنیاە. ڕەمەزانی ئێستا لە چاو ساڵان وەک پاشایەتی وایە بەڵام خەڵک کەمتر ڕۆژووی دەگرێت. دین ئەو دمای بە قووەتر بوو ئێستا. باشە لەبەرەوەی ئەو کاتەی ئەمن هەتا ئەوانە دەبووی 6 کۆم ڕۆژەکەش پێم کوفر بوو بیخۆم لە من وا لە دین وەردەگرم ڕۆژەکەی بخۆم. ئێستا وانە کابرا هەروە دەکەم لە بازاری جگەرەدا ژێرە بلا لێوێەوە ڕەمەزانیشی ڕاستە معنای وایە جیاوازی ئەوەیە ئەینا ڕاستە بۆ بوون ئێستا بوون زیاترە لە سەردەمەی قەدیم ئێستا فەکر لە هیچ شتێک ناکەوێت بەڵام ئەو سەردەمە هیچ شتێک نەبوو. جاران لە سەردەمی گەنجی ئەوە چ جۆرە خواردنێکتان دەخوارد؟ خواردنی کوردەواری بوو؟ بەس خواردنی کوردەواری بوو قوربان خواردنی دینمان نەبوو بەس شەکروشان نەبێت لە حکومەت دەماکڕی لە بایایی ئەینا هەموو شتێک لە ماڵی خۆمان تەواو دەبوو. ئەو میوانجا توشتەی هەبوو شکت دەکردەوە بۆ دستانێ دستانەش بەویت بەکار دەراوە تا بەهارە پێدەگەیشتەوە.
ئێستا خواردنوشتەکان بۆ خۆت کە گەشتیەوە تەمەنە چ جۆرە خواردنێک دەخۆی بۆی تەندروستیت باش بێ بۆەوەی برسی ژای تەمەنیم هیچ شتێکم لە خوا دەڵە پارشەواندا پارشەوان بەس شتی بەسیت وەکو ماست وەکو ماستا وەکو پەنیر وەکو کەرا وەکو ئەنجوری خۆلاسا ئەم شتانە یا خۆرماوڕۆن ئەو شتانە دەخۆم بەس هیچ شتێکم لە خوا بە چێشتە ڕۆژم پێراژێت کە دڵم نایبابی خۆم مانای بایانی باریک دەبم شتان دەست خۆش بێ لەش ساغ ئینشاڵڵا تەمەن درێژ بی سواس دەکەم دەست خۆش بێت خێربێنی ئاپات مامە گیان چۆنی؟ سیحەتت چۆنە؟ لەگەڵ ڕەمەزانێت چۆن چۆنی؟ وڵاهی بازارێکی بازار نییە لەگەڵ ڕەمەزانەکەەوە خەڵکام بەڕۆژوی لە خۆی بەجات بازارتان نییە؟ نەوەڵایی بێ بازاڕیە بۆ مەسەلە چیە خۆشیرنی زۆر وڵاهی مەسەلەکە ئەوەی هەم خەڵکە بێپارەیە بێپارەیە ئارێ وڵا هەم خەڵکە بێپارەیە ئەوەی گە مەعاشی وەرگە ڕاستە لەو ماوەداگە مەعاشات کابرا هەیە کرێچیە سێکرێ خانی دەتەرە لە لەبە ئەوەی لە قەرزاین داوەتەوە بای ڕەمەزان نێشتەوە یان هەیە نەخۆشێکی هەیە پێی ناستە قەسخانە ئێستا ئەم بۆ خۆم زۆر کەس پێشکی دێن ئەگە پارەی نییە هاتوو دەڵگا کە چارەکە لقمێکە بۆ بکێشە یان نی کیلۆ لقمەکە بای 2000 دەڵە نی کیلۆ بۆ بکێشە ئایا ئەگە پارەی پێبێ هەموو ڕۆژێ دێت نی کیلۆ بێتەوە دەڵگا کە 2 کیلۆ بۆ بکێشە باشە 4 ڕۆژان باشە 5 ڕۆژان نانداڵ کیلۆی تەواو بۆ بکێشە باشە لە بەیانیانەوە لێرەی هەموو ڕۆژێ ئارێ وەڵا ڕەمەزانەکە کەشەکەی چۆنە بە شێوەیەکی وەڵڵاهی بەکەوشی بێ ئیشیە بێتاقەت نابیەوە مەسەلەن لێرەوە کە بێ بازاڕی ئەوە ناچاری بەدووکەوی پێ نابێ خۆ لە کاسی بشاریەوە مەسەرش کودی هەیە دەڵێ ئەگەر فەلاح لە درستی بەرازی نوێرە کاس پێ بکات لە برسان دەبرێ ئەمەش ئەگە بڵێن بازاڕەکە هەبێ و نەبێت بەدووکەوین ناچارین بەدووکەوین ئایا خوا چەندی بەنسیب کرەوە دەوێتەوە تەڕەفی خوای گەورە ئینشاءڵڵا خوای گەورە ستان زیادکە وڵی هەر بە تێوای بەڵام وڵاهی ڕاستی حکومەت زۆر بێ باکات بەرامبەر بە خەڵک دەماشەکە ئێستا تاش کە پۆلیسی ئەلێرەمان دەردەکا بوو دەبێ ئەلێکان نی سەعات هەیە ساعت هەیە پۆلیس بێ دەوێ بڕۆن بۆ کۆڵانان یخۆ کاکی من نەڕێ سیارەی پێوەیە نەڕێ هیچێکی پێوەیە بۆ لە فەقیرەکەی ناگەڕێ کاسپێکی بکات دەستخۆش بۆ هیوایان لێتام گەڕێن و بازارەکە بکەن بۆی وڵی جا بازارەکە هەم نییە هەم ئەو کەدەی پۆلیسیش ئەوان دەسەڵاتی خوانیە پۆلیسەکە لەسەرەوە ئەوان ئەمر دەکەن ئایا ئێرەکان فەرم و عربانێک لێکان ڕابۆزینان ئەلێکان 2 کیلۆ شتان بفرۆشێ هەم ماڵ و منداڵی کۆڵە خێزانی بەسەرەوەیە ناهێڵن ئەوە هەموو کەس زانگە کابرای فەقینە بێت نادێتە لە عربانەی پێت بڵێم کابرای بەرپرس ناتی ئێرەکانە بەڵام چییە ڕاستی حکومەتەکەمان بە حام دوژمنی فەقیریە دەست خۆش بێ بە حام دوژمنی فەقیریە دەست خۆش بێ لەش ساغ بێ خوای گەورە ڕزق زیادکە ئینشاءڵڵا هەر بە تەویای خوای گەورە داوا لە خوای گەورە دەکەین ئێرە بازاڕی ڕانیە لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان جوڵەی زیاتر کەوتۆتە بازار خواستی هاوڵاتیان بۆ کڕینی شتومەک و کەلوپەل و پێداویستیەکانیان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە خۆتان دەزانن لە مانگی ڕەمەزاندا ڕەنگە خەڵکانێکە بێ بیانەوێ نرخ بەرز بکەنەوە یاخود هەندێک خواردن و پێداویستی کوالەتی خراپ بێنە بازار بەڵام لیژنەکانی قایمقامیەت بە بەردەوامی چاودێری بازار دەکەن جا من دەمەوێت لەگەڵ کارزان سلێمان سەرۆکی لیژنەکانی قایمقامەتی ڕانی قسە بکەم بزانم لە مانگی ڕەمەزاندا چاودێریەکانیان چۆنە و بە چ شێوازێکە بۆ ئەوەی هەم ڕێگری لە بەرزبوونەوەی نرخ بکەن هەم ڕێگری لەوە بکەن کە خۆراک و خواردنی خراپ و بێکوالەتی بێتە بازار کارزان سوپاس بۆ ئامادەبوونێت لە مانگی ڕەمەزاندا چۆن و بە چ شێوەیەک چاودێری بازارەکان دەکەن بۆ ئەوەی هەم نرخ بەرز نەبێتەوە هەم خواردنی خراپیش نێتە ناو بازار. سپاس بۆەوە دیارە ئێمە وەکو لیژنە هاوبەشەکانی قایمقامەت قەزای ڕانیە بە هاوبەشی و ئەندامەتی سەرجەم لایەنە پەیوەنددارەکان کە
لە چەند تیمێک پێکهاتوین ئەم ساڵ بە چەند کاتی جیاواز یعنی بە کاتی بەردەوام 24 ساعت ئێمە لە ئەرکداین و ئەرچی لیژنەکان لە مانج پیرۆزی ڕەمەزان زیاتر و چەند قاتر دەبێت بە حکمی ئەوەی کە خواستی هاوڵاتیان لەسەر کڕینی پێداویستی و پێداویستە خۆراکەکان زیاد دەکات ئەو خۆراکانی کە چەور و سوێر و شیرنن یعنی لە بدایەتی ڕەمەزان کارگەکانی شیرینی زیاتر پێویستی بە چاودێری زیاترەوە لە کۆتایی مانجی پیرۆزی ڕەمەزانیشدا کە نزیک دەبینەوە و کاتەی خواز لەسەر دوکانی چەرەسات و چکولێت و جل و بەرگ و هەموو ئەو مەجالاندا زیاد دەبێت بۆیە ئێمە بە بەردەوامی کار دەکەین بە لۆداچوون دەکەین هەم لە کۆگایەکان نرخ وەردەگرین چاودێریان دەکەین متابع دەکەین بۆیە بەردەوامیش لەگەڵ هاوڵاتیان لە تەمازداین هەر هاوڵاتیە کەسێک لەی گازندە سکاڵایشی هەبێ ئێمە سکاڵاکەی وەردەگرین و بە لۆداچوون دەکەین و نەتیجەکەشی بۆ ڕایگشتی بڵاو دەکەینەوە خاوەن سکاڵایەکەش ئاگادار دەکەینەوە لەو وردەکاری کە لیژنەکان بە لۆداچوون دەکەن. باشەکە کارزان ئەگەر یەکێک خواردنێکی خراپی هێنە ناو بازار نرخی بەرز کردەوە ویستی فێڵ لە خەڵکە سزای لیژنەکانی ئێوە بۆ ئەو کەسانە چییە کە ئەم کارە دەکەن؟ جارە بە گوێرەی ئەو سەرپێچەیە کە ئەنجامی دەدا ئێستا 6 شوێن کارمان داخستووە ئەوانەی کە پابەند نەبوون بەشێکیان بە پێبژاردننی دارایی غەرامە دەکردن و بەشێکیان ئاگدارکردنەوە بۆ بەشێکیان ڕێنماییمان پێداون و ئەوانەشی کە پابەند بوون ئێمە دەستخۆشیمان لێکردوون و بەردەوامیش دەبین لە چاودێریەکانمان هاوڵاتیانش پێمان خۆشە وەکو چاوی ئێمە هاوکاری ئێمە بن لە هەر شوێنێک کەم و کورتێک سەرپێچیەک هەر گرفتێکە بۆ ئاگدارمان بکەنەوە بۆی ئێمە بە زووترین کات بگەینە ئەو شوێنە و بە لۆداچوونی خۆمان تێدا بکەین. باش دەستخۆش بێکە کارزان سوپاسکە لەگەڵ مامووی بەو هیواین کەس لە ڕەمەزاندا نرخ بەرز نەکاتەوە و خواردن و خواردنەوەی خراپ نهێنێتە ناو بازار بۆی تەندروستی خەڵک باش بێ و خەڵکی هەژاریش بتوانن بە ئارەزوو بە دڵی خۆیان بازاڕی بکەن. مانگی ڕەمەزان جگە لەو سوودەی کە لە ڕووی ئاینیەوە هەیەی وەکو پەرستش و عیبادەتێکی گەورە لە ڕووی تەندروستیشەوە بێگومان سوودی زۆری هەیە. جا من بۆ زانینی سوودە تەندروستیەکانی مانگی ڕەمەزان و بە ڕۆژووبوون دەمەوێت لەگەڵ کاک دکتۆر هێمن حسێن قسە بکەم. کاک دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت. سوودەکانی بە ڕۆژووبوون یان مانگی ڕەمەزان لە ڕووی تەندروستیەوە چی؟ بەخێر بن زۆر سپاس. سەرەتا مانگی ڕەمەزان لە گشت مسلمانان پیرۆز بێ. سەبارەت بە سوودەکانی مانگی ڕەمەزان تەبعاً لە ڕووی تەندروستیەوە دەکرێت بکرێتە چەند بەشێک جگە لە باری دەرونی کە ئارامی دەبەخشێ بە کەسەکان چەندین سوودی کەشی هەیە. بۆ نمونە ئێمە لە مانگی ڕەمەزاندا ژەمەکانمان لە 3 ژەمەوە دەکەین بە 2 ژەم کەواتە وا دەکات کە وزەی زیاتر کە پێشتر خەزم بووە لە جسممان سەرفیکەین وا دەکات کە کێشمان دابەزێ ئەمەش وا دەکات کە ڕێژەی شەکی خوێنمان دابەزێت تۆڕێک بێتەوە و هەروها یارمەتی دەدات بۆ چالاکبوونی ڕیخۆڵەکان ئەوەی کە لەناو خەڵک ناسراوە بە کۆڵۆن نەخۆشی کۆڵۆن ئەوانە هەمووی بەرەو باشبوون دەڕوات. باشە دکتۆر ئەوانەی کە نەخۆشی شەکرایانەیە یا کەسێک کە گورچی لێ زەرا کردووە یان نەخۆشیێکی درێژخایانی هەیە ئەوانە چی بکەن لە ڕەمەزاندا بە ڕۆژوو بن یاخود بە ڕۆژوو نەبن ڕێنمایی بەڕێزت چییە بۆ ئەوان؟ تەمام کۆمەڵک کەس هەیە کە ڕێگە پێدراوە بە ڕۆژوو نەبێ وەکو ئەوەی کە باست کرد بۆ نمونە ئەوانەی کە نەخۆشی شەکرایان هەیە شەکرەکان کۆنتترۆل نییە یان شەکری سێمانگیان بەرزە یان بۆ نمونە زوو تووشی دابەزینی شەکرە دەبن یان ئافرەتێک کە دووگیانە و نەخۆشی شەکرەی هەیە یان بۆ نمونە ئەوانەی کە پەککەوتنی گورچیلیان هەیە یان پەککەوتنی دڵیان هەیە و جێگیر نییە و شەکرەشیان هەیە ئەوانە لە ڕێگەی زانستیەوە ڕێگە پێدراوە بە ڕۆژوو نەبن. باشە دکتۆر لە ڕەمەزاناندا خواردنیەکەکە لەو بابەتانی کە زۆرترین باسی لێ دەکرێت کەسی بە ڕۆژوو پێویستە چ جۆرە خواردنێک بخوا پێویستە چی نەخوا بۆ ئەوەی تەندروستێکی باشی هەبێ بۆی خۆی بپارێزێ لە قەڵاو بوون چکە زۆر کەسەیە لە ڕەمەزاندا قەڵاو دەبێت یان کێشەی تەندروستی بۆ دروست دەبێت. سەبارەت بەم پرسیارە تەبعاً لە هەمووی گرنگتر ئەوەیە کە هیچ کەسێک باش نییە بەبێ پاشێ بە ڕۆژوو بێت و
ژەمەکانمان ئێمە دابش دەوێت بەسەر دوو ژەمدا باشتر وایە ئەو خواردانە بخۆین کە زوو شەکر بەرز ناکاتەوە بۆ نمونە پاقلەمەنیەکان سەوزە میوە زەڵاتە بەڵێ لە میوەکان بۆ نمونە سێ و پرتەقاڵ ئەوانە زۆر سوودی هەیە و باشتر وە کۆمەڵی تەمان پرۆتینەکان ئەوانی کە باسمان کرد پاقلەمەنی و زایدەن گۆشت و مریشک و ماسی شیرەمەنیەکان هێلکە ماست ئەوانە هەمووی سوودی هەیە بەڕاستی و باشتر وایە لە کاتی ڕۆژوشکاندن بە ئاو یعنی ئاو لەگەڵ خورما باشترە ڕۆژوی پێ بشکێنجێ و ئەو خواردانەی کە لێشی دوورکەوینەوە بۆ نمونە ئەوانەی کە شەکری سادەیان تێدا و زوو شەکر بەرز دەکەنەوە یان ئەو خواردانەی کە کافاینیان زۆرە پێویستەکەم بکرێنەوە بۆ نمونە چا قاوە نیسکافە چونکە وشکبوونەوە دروست دەکات لە ڕۆژدا. باشە دکتۆریان زۆر سپاس دەکەین کە لەگەڵمان بووی بە هیواین هەموو کەس تەندروستی باش بێ لە ڕەمەزاندا و ڕەمەزان بتوانێت یان بە ڕۆژوو بوون بتوانێت سوودێکی باش بە جەستەی بگەێنێ سەرباری سوودا ئیمانی و ئاینەکەی. مانگی ڕەمەزان یەکێکە لەو مانگانەی کە لەلایەن موسڵمانانەوە زۆرترین پەرستش و عیبادەتی تێدا دەکرێت لە هەمان کاتدا مانگی بەخشندەیی و لێبوردەیی و ئارامگرتنە. سەبارەت بە پەیامەکانی مانگی ڕەمەزان دەمەوێت لەگەڵ مامۆستا مەلا فەرمان موحسین قسە بکەم. مامۆستا ڕەمەزان چ پەیامێکی پێ بۆ موسڵمانان کە لەم مانگەدا هەمووان پەرستش و نزا و پاڕانەوە عیبادەتی زۆری تێدا دەکەن؟ بسم الله الرحمن الرحیم. مانجی پیرۆزی ڕەمەزان یەکێکە لەو مانگانەی کەوا ڕەب العالەمین واجبی کردووە لەسەر بەندەکانی خۆی کەوا لەم مانگەدا بەرەنگاربوونەوەی نەفسە. مانگی ڕەمەزان مانگی جەنگانە لەگەڵ خودی خۆتدا، واتە کاتێک کە لەگەڵ خۆتدا دەجەنگی ئەم شتانەی کە حەڵاڵن لە کاتی مانگی ڕەمەزاندا بۆ تۆ دەبێتە حرام، واتە تۆ لە خۆخولێکە ئەم خولە فێرت دەکا کە لە دوای مانگی ڕەمەزانیش تۆ بەردەوامی لەسەر ئەم کارانە. خولێکی مانگی دەکرێتەوە بۆ هەموو کەسێک کە لەم خولەدا کەسی ڕۆژە لەم خولەدا یەکەمیان لەگەڵ خۆت بەرەنگاری خۆت ببیەوە ئەو خووە خراپانی کە لە پێشووتردا هەت بووە کۆنتترۆلیان کەی، واتە بزاڵبوونێک بەسەر نەفس و دەرونی خۆتدا، واتە جنگانێک لەگەڵ ئەو خووە خراپانەی کە پێشووتر هەت بووە. و پەیامی زۆر گەورەی تێدایە مانگی پیرۆزی ڕەمەزان. پەیامەکان ئەوەیە کەوا لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا تۆ لێبوردەیی و ئاسوودەییشی دەرونی و کاتێککە لە مانگی ڕەمەزاندا تۆ دڵعادزبوونێکت هەیە لە ڕقەیەکت هەیە لە مانگی ڕەمەزاندا دەبێت ئاوێک بکەی بەسەر ئەم ڕق و کینانەدا بۆ ئەوەی کە دڵێکی ساف و جوان و ڕێک و پێکت بۆ دروست ببێ و لە دوای مانگی ڕەمەزاندا تۆ بەم دڵە جوان و پاکەوە لەگەڵ کۆمەلگا ڕوبەڕوو ببیەوە. باشە مامۆستایەکێک لە پەیامە گرنگەکانی ڕەمەزان ئەوەیە کە ئێمە برسی دەبین تین و دەبین بۆی لە معاناتی هەژارەکان تێبگەین تا چەند گرنگە خەڵکی خوا پێدا و خەڵکی دەستڕۆیشت و لەم مانگە پیرۆزەدا دەستیان کراوە بێت ئاگایان لە خەڵکی هەژار و کەم دەرامەت بێت. لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دڵەکان زیاتر دەبنەوە. دەبێ یەکێ لە پەیامەکانی مانگی ڕەمەزان ئەوەیە تۆ هاوشێوەی فەقیرەکان بژی. ڕەمەزان بە شێوەیەکی دەوڵەمەندێک مەسئولێک کەسێکی سیاسی کەسێکی کۆمەڵایەتی کەسێکی ئاینی کەسێک کە لەسەر جادە خەریکی عیبادەتکردنە کەسێک کە لە ناو مزگەوتەکاندا هەمووان دەبێ وەکو یەک بە ڕۆژوو بن هەمویان بۆ وەکو یەک نان ناخۆن وەکو یەک ئاو ناخواتەوە وەکو یەک زمانیان دەگرن لە کاری خراپە هەموو ئەمانە لە مانگی ڕەمەزاندا بۆ ئەوەی کە لە معاناتی یەکتر تێبگەین هەمومان لە معاناتی یەکتر تێبگەین کەسێکی دەوڵەمەند لە معاناتی فەقیرێک تێبگا و کەسێکی مامناوەندی لەگەڵ فەقیرێک تێبگا هەمووی ئەمانە دەبێت بەیەکەوە بکەنە ئەو قەنەعاتی کە هەمومان وەکو یەک بژین کە ئەمە چڕۆپکی مرۆڤایەتیە ئیسلام ڕەمەزان دەچێنێت بۆ ئەوەی کە هەمووان هەز بە معاناتی یەکتر بکەین و بەخشین لە مانگی ڕەمەزاندا
کە بەڕاستی دەبینی لەو کاتانەدا خۆت برسیتە دەبینی کەسێک کە تێدەگەی فەقیرێک چەندە محتاجە بە نانێک بە ماڵەکەی گەرم و گۆڕکەیەوە سەرسفرەکەی بڕازێنیەوە چونکە تۆ لەو کاتەدا برسیتە ئەلەو کاتانەدا تۆ زیاتر هەستی بەخشینت بۆ دروست دەبێت چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مانگی ڕەمەزاندا زیاتر دەیبەخشی چونکە لەو کاتانەدا دەیفەرموو ئێمە هەست بە برسێتی ئینسانی هەژار دەکەین دەبێت لەو کاتانەدا زیاتر ئێمە ببەخشین. باشە ماوەستا ئەگەر بە کورتی زۆر بە کورتی پێم بڵێ تا چەند پێویستە لەم مانگەدا ئارام بگرین یەکێک هەڵەیەک بەرامبەرمان دەکات لە شوێنێک سەرە دەگرین بۆ شتێک ئارام بگرین تووڕە نەبین لەسەر خۆ بین بۆ ئەوەی با بڵێن ڕۆژەکەمان خێری زیاتر و چێژی زیاتری هەبێت. ئارامگری لە مانگی ڕەمەزاندا کاتێکەوە تۆ باسی ئەومان کرد کە نەفس دەبێت شەڕ بکەی لەگەڵ ئەو نەفسەی خۆتدا لەگەڵ ئەم خۆخراپانەی خۆتدا ڕەمەزان فێریەوە دەکات بەرەنگاری خۆخراپەکانی خۆت ببیەوە کاتێک کە تۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ کەسێک دێت قسەیەکی ناشرینت پێ دەڵێ کەسێک دێ بەرەنگارت دەبێتەوە تۆ بە ڕۆژووی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ بڵێ ئینی صائم من بە ڕۆژووم واتە کە من بە ڕۆژووم زمانم بە ڕۆژووە دەستم بە ڕۆژووە قاچم بە ڕۆژووە جسمم بە ڕۆژووە هەموم بە ڕۆژووە واتە کەم هەر خۆ ڕەمەزان هەر ئەوە نییە تۆ خواردن و خواردنەوە لە خۆت بگریەوە بەڵکو دەبێ تەنانەت قسە کردارەکانت ڕۆیشتن بۆ جێگای خراپ ئازاردانی خەڵک بەدەستت هەموو ئەمانە دەبێ تێیدا بە ڕۆژوو بی و یەک شتیش هەیە پەیامی ڕۆژوو ئەوەیە ئاگادار بین ئێمە هەر خۆمان نەگرینەوە لە خواردن و خواردنەوە هەرەوە کافی نییە شکاندنی دڵی ئینسانیش جۆرێکە لە شکاندنی ڕۆژوەکەی خۆت بە غەیبەتەکانت بە شکاندنی دڵی ئینسان وا مەکە ڕۆژوەکەی خۆت بەتاڵکەیەوە. زۆر سپاس دەکەین مامۆستاجان ئەزیز کێشا سپاسکە لەگەڵ مام.